وەکو خەرکەکە بەڕاستی پێ درێمەوەی پێشانیە زۆر فەقیرە ئێستا شخصەیە زۆر حەز دەکات قوربانی بکە بەس لە دەستی نییە هیچی نییە دوای وەکومە یعنی ئێستا من توجارم لێرە ئیش دەکەم معاملەی دەکەم کاورم داوەستا 4 مانگ و 7 ڕۆژ پێشی جێژنەی ئەو سووریە بووە ڕێی سووریای بووە تقریبا من 15 ملیۆنم زەرەر کرد یعنی ئەم بە شخصی خۆم 15 ملیۆن دینارم زەرەر کردیە یعنی هەر ئەمن بەنسبەت هەر فەقیرەکەم لەو مەیدانەی شخصێ ئێستا پێشەش دەفتەری لێرە زەرەر کردیە لەبەر ئەو سووریەیە ئەمە کڕیمان وەختی خۆ لێرە کاڕم کڕی بە 5300 بە قورعان بە 4300 داوە هەر 1 کیلۆی 1000 دیناری زەرەر کرد یعنی تقریبا 20 تەن جۆماندایە لەو وەزعی ئەمە زەرەرمان کرد هرب بابا هرب بلاشه عرض لما سرو زياده بس زوانا قال لما تقي قرازي باي بيز محافظه دكالو قرباني همو لمليان ما بيان نافروش ده او زوانا قال لسوريا دي يتي قرباني نيه هر يك سري بسر قرباني نيه نخوشش ورا صار دوري ميدان تماشا همي كلش همي كتيا بترلا فردن بشوفري بصوتن هيش تا كلش خلاص نال هرب بابا هرب بلاشه جەژن زۆر خۆشە لەخوا بە زیاد بێخوا داواکارم لەخوای گەورە جەژن مالی قبول بکات جەژن لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی قبول بکە وەڵی سارد و سڕی هەیە کەمە لەخوا بە زیاد بێ بەس باشە الحەمدوللا بەڕێوە چیە زۆر باشە لەخوا بە زیاد بێ جەژنی قوربانی لە شایەت خۆماتوو وەکو منداڵانی تر خۆشی زۆر دەبینین بە تایبەتی هەموو کەسێک گەلی کورد لە جەژنە تایبەتیەکی زۆری هەیە بۆ هەموو کوردستان افریقا روزێکە خوشە بوومە جەژن و گەلێمە و ئەم الڤێرۆمە دەبووینە دەکە خوشیەکی ببین و لەگەڵ هەڤۆڵێت خۆ پێش گیۆنەوەرە و لابۆدە و هەروەکی ڕوژە جەژنێ خانەدا یا بەشنێ هەروەکی ڕوژە جەژنێ خانەدا یا بەشنێ ئەبرامی تۆتی نەڤێرێ دەگەڵ هەڤۆڵت خۆ ڕۆژێکە خوشە ڕۆژە جەژنێ ئەمێ تۆتین گەڵ هەڤۆڵت خۆ چینە یۆریە